کۆمەڵگەی بارزی ناحکومی. کۆمەڵگەی بارزی ناحکومی هەڵدەسێت بەکردنەوەی خولی هاوینە بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەیی بۆ هەردوو خوێندنی کوردی و ئینگلیزی بەم تایبەتمەندیانە. دابینکردنی پاسی هاتوچۆ، پۆلی جیاواز بۆ کوڕان و بۆ کچان، دابینکردنی کتێبخانە و کافتریای تایبەت بە قوتابی، سنوورداربوونی ژمارەی قوتابیان لەلایەن مامۆستای پسپۆڕ و بە ئەزمۆنی بابەت. تاقیکردنەوە لە هەر بەشێکی وانە، تاقیکردنەوەی کۆتایی لەسەر شێوازی وزاری دەبێت. مامۆستایانی خوێندنی کوردی: زیندەزانی جەمال عوثمان، بێرکاری لۆکمان ڕەفیق، فیزیا بەشار ئەکرەم، کیمیا یادگار نەجات. مامۆستایانی وانەکانی زمان: کوردی بارزان تەحسین، ئینگلیزی بەهزاد حاجی غەریب، عەرەبی مەریوان ئیسماعیل ئارام ئەنوەر. Teachers of English Curriculum: Biology ڕزگار عەبدوڵڵا، Mathematics هێمن ئیسماعیل، Physics سامال سەعود، Chemistry ئاراس دڵسەر. یەکەم ڕۆژی دەستپێکردنی خول 10/6/2019 دەبێت. کۆمەڵگەی بارزی ناحکومی.